یەکێتر لە نەخۆشیەکان یەکێتر لە نەخۆشیەکان ئەوەیە کە مسلمانەکان هەرچی بکەن ڕەخنەکە بەلەوە حازرە، عیبگردنەکە بەلەوە حازرە، هەر وەکو جەماعەتی عەبدوڵای کوڕی سەلول. طبعا کاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مسلمانەکان ئەگەر بێت و پارەیان زۆر ببەخشایە ئەنوت ئەم بۆ ڕیاواکە، ئەگەر پارەیان کەم ببەخشایە ئەنوت کوڕە خۆخوا پێویستی بەم نەختە پارەی ئەمە نییە، ئەگەر عیشیان بکردایە مەشغوڵ عیش و کاری حەڵاڵ بیانیان ئاها بینیتانە چۆن دەستیان گردەتە دنیاوە، ئەگەر عیشیان نەکردایە مەشغوڵ عیبادەت بیانیان کوڕە ئەمانە هەروە تەمەڵ بینە، تاقەت عیش و کاریان تیانی هەر خەریق عیبادەتن. چەند کەس ئیساگە لەوەیە فکر لە خۆی بکاتەوە وەڵڵای خۆ قسەی وام کردە، کابرا باسی دینت بووەکە ئەڵێ کوڕە بڕۆ سەی سیارەکەی کە باس دینت بووەکە، یعنی ئەم شەک و گومانەکەی دائیمەن حازرە بۆ ئەوی کە بەرامبەر چی بکە، بۆی بەرامبەر عیبدارکە بە هەرچی ئەوەیەک بێ. باسی بۆ ئەوت بووەکە کاکە هاوار مەکە غەیری خوای پەروەردگار، بڕۆ سەی براکەی کە کاکە و دەور قەورە مەسوڕێرەوە، نییە کەناڵێکی هەیە و ئەوە نییە سارێ چاکی هەیە و ئەوە نییە نازانم چی هەیە و یەکسەر عیبەکە حازرە. ئەمە صفەتی کێیە؟ ئەمە صفەتی منافقی نەک ئیستاکە، این کات عەبدوڵای کوڕی سەلول، این کات پێغەمبەر صلی الله عليه وسلم الذين خوای پەروەردگار فەرمێ الذين يلمزون المتطوعين من المؤمنين، خەدەک خەریک لەمز و غەمزن، هەرچیەکە ئەو لە دەست ڕازی نییە، چکە ئەسڵەن ئەوە وجودت ڕازی نییە، هەر پێی ناخۆشە خەڵک گوێت لێ بگرێ، پێ ناخۆشە خەڵک بگەڕێتەوە بۆ لات، پێی ناخۆشە خەڵک سوالت لێ بکات، پێی ناخۆشە کە ئەم دینە ئاوا بەرزۆ بێ لە دەست و بۆیە لەگەڵ گشت شتێکە سێرەکی عیبێکی بۆ دۆزێتەوە. ئەگەر وایوت دەرچۆ ڕاکە لای بەخوا ئەوە سیفەی نیفاقی تایە تا ئەتوانی خۆتی لێ دوورۆکە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی فر من المجذوم فرارك من الأسد، ڕاکە لە دەست ئەو کەسەی کەوا نەخۆشن وابزانە لە دەست شێر نەجاتت بیە، بە ئەو شوبهەیە لە نەکەن ناو دڵتانەوە.